الحمد لله حمدا يوافي نعمه ويكافئ مزيده، والصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي الخاطئة بتقوى الله وطاعته، فاتقوا الله أيها المسلمون وكونوا مع الصادقين. قال الله سبحانه وتعالى: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. قال رسول الله صلى الله عليه وسلم: لتتبعن سنن من قبلكم شبرا بشبر وذراعا بذراع، حتى لو سلكوا جحر ضب لسلكتموه. قلنا يا رسول الله اليهود والنصارى. قال النبي صلى الله عليه وسلم: فمن؟ رواه الشيخان. صلاة إخواتان ليدت طاعت عبادتان قبول بيت، خواهی پروردگار رحم به همو لایکمان کات، برکات و رحماتی برجێنێ بەسەرمانە. وتاری ئەمڕۆ باسی لاساییکردنەوە دەکەین، لاساییکردنەوەی ناشرین، لاساییکردنەوەی دوژمنانی دین، لاساییکردنەوەی ئەو کەسانەی کە خوا زەمی کردوون لەم قورئانە پیرۆزەدا. هەندێک لە ڕۆڵەکانمان ناڵێم هەمووی، لاسایی ئەوان دەکەنەوە، وەک ئەوان جلوبەرگ لەبەرەکەن، وەک ئەوان سەریان چاکەکەن، وەک ئەوان جەژن دەگێڕن. ئایا ئەمە لە ئیسلاما ڕێگەی تێدراوە؟ سەرەتا ئەمڕۆ 15 شەعبانە، یانی یا 14 ڕۆژمان ماوە بۆ ڕەمەزان یا 15 ڕۆژ. ئەگەر ئەم مانگە 30 بێ 15 ڕۆژمان ماوە، ئەگەر ئەم مانگە 29 بێ 14 ڕۆژی ماوە بۆ ڕەمەزان. بۆیە هەر لە ئێستاوە ئیستیعدادی ئەوێ، خۆ ئامادەکردنی ئەوێ. ئەم ڕۆژە نیوەی شەعبانە، جومعەیە، ڕۆژێکی موبارەکە. لەم ڕۆژەدا سڵاوات زۆر بدەن لە دیاری پێغەمبەر صلی الله عليه وسلم. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. خوێنەوارەکان لەم ڕۆژە سوورەتی کەهف بخوێنن. سنەتە لە ڕۆژی جومعە سوورەتی کەهف بخوێنی. پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ سوورەتی کەهف بخوێنێ لە ڕۆژی جومعە، خوای گەورە بینی ئەو دوو جومعەیە بۆ پڕ ئەکا لە نور، ئەم جومعە تا ئەو جومعەی تر بێتەوە. هەر لەم ڕۆژە سەعاتێکی تایە ڕۆژی جومعە، شەو ڕۆژی جومعە، ینی لە دوێنێ مەغریبەوە هەتا ئەم مەغریبە ئەمە شەو ڕۆژی جومعەیە لای ئێمە. سەعاتێکی تایە هەر عەبدێکی ئیماندار و مسڵمان نوێژ بکە، دوعا بکە، داوا بکە. ئەگەر موافقی ئەو سەعاتەی کرد، ڕێی کرد لەو سەعاتە، ئیلا خوا داواکەی جێبەجێ ئەکا، دوعاکەی گیرا ئەکا، نوێژەکەی قبوڵ ئەکا، ئیشەکەی بۆ جێبەجێ ئەکا. ئیمامی مسلم گێڕاوێتیوە. ئەم دوعایش زۆر بکەن، چونکە سەحابە و تابعین و پیاوچاکان ئەم دوعایان ئەکرد: اللهم بارك لنا في شعبان وبلغنا رمضان. خوایە بەرەکەت خەرە ئەم شعبانەی کەوالی لە ناوی ئەم مانگی شعبانە، وەخوایە بمان گەێنە بە ڕەمەزان، ڕەمەزان بکە بە نسیبمان. ئەم دوعایش زۆر بکەن. ئازیزان، دژمنانی ئیسلام بە جۆرەها شێوە خۆیان تاقی کردووەتەوە بۆ ئەوەی کەوا ئەم دینە لە ناو بەرن، ئەم قورئانە لە ناو بەرن. ناوی پێغەمبەر لەسەر زمان و صلی الله عليه وسلم لە دڵی مسلمانانە بسڕنەوە، بەڵام هەموو جارێک ناجح نابن و فەشەل ئەهێنن. لەبەر ئەوەیەن
ڕێگای لاروچە و دانێن بۆ ڕۆڵەکانی مسلمانان بۆەوەی بە دوایان نابڕۆن و سەریان لە هیچەوە دەرچێ. بۆیە من داواکەم لە گەنجەکانمان لە خوێنەوارەکانمان لە هەمومان لە خۆم بەر لە ئێوە داواکەم با ئێمە ئەهلی شوێنکەوتنی پێغەمبەر بین. خوای گەورە فەرمێ قەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە. ئێوە ئەگەر مامۆستاتانەوێ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، ئەگەر پێشەواتانەوێ، ئەگەر سەرمەشقتانەوێ، ئەگەر چاوساقتانەوێ، محەممەد المستەفایە، غەیری ئەو نییە. وەکو ئەو هەڵ ناکەوێتەوە با چاو لەو بکەین لە کار و کەسابەتە، لە عیبادەتە، لە پیاوەتیە، لە دۆستایەتیە، لە ئاشتی و لە شەڕە، با چاو لەو سەروەرە بکەین گرەوە بینەوە. بەڕێزان، ئەم حەدیثە ئیمامی بوخاری و مسلم دەیگێڕنەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ڕوەکاتە یاران و ئەفەرمێ ئەم ئومەتەی من، ئەم گەلەی من، شوێنکەوتوانی من، لەتەتەبیعن سنن من قبلكم شبرا بشبر. ڕۆژێ دێت ئێوە لاسایی ئەوانەی پێشی خۆتانەکەن، یعنی بەر لە ئومەتی پێغەمبەر گاور هەبووە، جوولەکە هەبووە، مەجووسی هەبووە، ئەوانەی تر هەبوون. پێغەمبەری خوا فەرمێ ئێوە لاسایی ئەوان دەکەنەوە، بە شوێنیانە ئەڕۆن، بست بە بست، هەنگاو بە هەنگاو، حتى لو سلكوا جحر ضب لسلكتموه. حتى ئەگەر ڕۆشتن ئەوەنە شوێنیانەکەون، خۆیان کرد بە کونی بزنمژەیەکە، ئێوەش خۆتانەکەن بەو کونە، ئەڵێن معنایەوە شتێکی تایە بۆی ئەوان خۆیان تیا کرد، با ئێمەش خۆی تیاکەین. قلنا يا رسول الله اليهود والنصارى، وتمان ئایا مەبەستت گاور و جوولەکەیە؟ فەرمی ئەی کێ هەیە بێجگە ئەوانی تر؟ وهروها إمامي بخاري أجريتوا لفرموديك كأفرمي يا غمري خواه صلى الله عليه وسلم لا تقوم الساعة، قيامت برپا نابي، دنيا آخر نابي، حتى تأخذ أمتي بأخذ القرون قبلها شبرا بشبر. دنيا آخر نابي تام أمتي من بس أقري با داميني قلاني بيشووا بست ببست، هنگاو بە هەنگاو، پێ بە پێ، بە دوایانە ئەڕوا. فقيل يا رسول الله كفارس والروم، وكو فارس مجوس وكو الروم. فرمي ومن الناس إلا أولئك، جا خلق هر أواني تركيه رجلات الرج آوا. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم أم حديثيك لعلاماتي پێغەمبەرایەتی، معجزەیەکە لە معجزەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. چونکە پێغەمبەر صلى الله عليه وسلم وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى، لخويو كلمة قسيق ناكات، نطقك لدمي در ناچه إلا أبي بأمر خوابه، يا قرآني بو نارد به، يا بوحي يا بإلهام خسبت الضلي أو قسيبك. أما دليل لسروي لا سايكرنوا خوش شبهاندن بغير دينو بقلاني بيشوا كأوان سرقردان ومالويران بون لم أمتيشا سر هلداو دروس أبي بويا أبي قنجكان من بتايبتي أغاين لو بي خوانواركان من نرين بدوايانا شوينيان نكوين إيما برنامج خومانية، إيما منهجي خومانية، لقرآنا لإسلاما. أجر إيما فير كرابين شون تلاو قرويلة تبكين، فير كرابين شون نان بخوين، فير كرابين شون تارتو دزنيش بقرين، فير كرابين شون سرجيقو جنو مردايتي بكين، فير كرابين شون سواري ولاق وسيارة ببين، فير كرابين هموي هي، هموي بنقشة أمانة هي، بمنهج أمانة هموي هي. آية توبلي ديني خوا پێغەمبەری خوا لە بیری چووبێ، نەخشە بۆ ئێمە دابنێ، بەرنامە بۆ ئێمە دابنێ، چۆن بژین، چۆن بڕۆین، خۆشەویستی چۆن بکەین، معاملات چۆن جێبەجێ بکەین. نەخێر، ئەستەغفر الله.
بۆیە ئەبێ ئەم ئومەتە خۆی لە تیاچوون بپارێزێ، لاساییکردنەوەی گەلانی دوور لەخوا یعنی تیاچوون، یعنی فەوتان. ئێمە خەو بە ئەوروپاوە ئەبینین، ئەوانیش خەو بە ئێرەوە ئەبینن، ژیرەکانیان، خوێنەوارەکانیان، ئافرەتەکانیان ئەڵێن ژنی ئێوە مەلیکەیە، شاژنە، ئەڵێن پیاوی ئێوە مەردە، چونکە ئەڕوا زەحمەت ئەکێشێ، ژن و مناڵی بەخێو ئەکا، لەوێ وان نییە. لەوێ ئەبێ ژن بۆی دەرچێ کە بوو بە 18 ساڵ کچ، ئەبێ بۆی دەرچێ بۆ ئیش، هەشتی بەیانی تا چواری ئێوارە تا شەو، شەفتێک لەو شەفتانە ئەبێ ئیشکە، ئەگەر بەشی بکە، ئەگەر نەیکرە بێ بیکا بە 2 شەفت. ئەوە نییە بیکەیتە عەلاگە و توورەکە و بە سنووقی سەیارەکەت پڕیکەی بیبەیتەوە برنج و ڕۆن و گۆشت و شەکر و چاو میوە و جل و بەرگ و پێڵاو و دیاری و تەحەفی و ئەمانە نییە لەوێ. ئەبێ خۆی پەیایکە، خۆی بهێنێ. لەبەرەوە بەڕاستی ئێمە لە وڵاتێکین ژیان تایە بەهەشتە، بەڵام بەداخەوە هەندێک لە زاڵمان کردویانە بە دۆزەخ، هەندێکیش لە خۆمان کە قەدری نازانین لێمان شێواوە ئەزانین لەوێ ژیان بەهەشتە، لێرە بەهەشتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێ لە مەدینە دەرچوون بۆ جەنگی حونەین. جەنگی حونەین یەکێکە لە شەڕە گەورەکان، هەرچی بێدینی دنیا بوو کۆبوو بووەتیایە. لە مەدینە دەرچوون دایان بەلای درەختێکە، ئەم درەختە مشریکەکان یعنی ئەوانەی بتپەرست بوون چەک و سیلاح و شتەکانیان ئەکرد بەقەدەر چڵی ئەم درەختەیە، بەقەدەر لق و پۆپەکانیە هەڵیان ئەواسی، ئەیانوو بۆی مبارەک بێ، بۆی دوایی تەقەمان پێکرد، ڕەمیمان پێکرد، پێمان وەشان بپێکین، درەختەکەیان بە پیرۆز دائەنا. هەندێک لە سەحابە وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، تۆیش درەختێک وەکو ئەمە بۆ ئێمە دیاری بکە، با ئێمەش شتەکانی خۆمانی پێ هەڵواسین. فەرمی سبحان الله، ئەمە هەر ئەوەیە بەنی ئیسرائیل بە موسا پێغەمبەریان وت. موسا پێغەمبەر صلی الله علیه وسلم مانوو بوو لەگەڵ بەنی ئیسرائیلە، خوا بانگی کرد بۆ لای خۆی، قسەی کرد لەگەڵ ڕەب العالەمینە، خەڵاتی کرد، تەوراتی بۆ نارد، هاتەوە بەو بەنی ئیسرائیلی وت خوا بپەرستن، گوێرەکە مەپەرستن. وتیان ئەی موسا تۆیش اجعل لنا إلها كما لهم آلهة، دان بەلای گەلێکا موسا و جەماعەتەکەی ئەوان بتێکیان هەبوو ئەیان پەرست، وتیان تۆیش خوایەکی وەکو ئەمە بۆ ئێمە دانی. فەرمی ئەمە قسەکەی ئەوان ئێوە دووبارەی ئەکەنەوە، ئێمە خوایەکمان هەیە پەرستین، دار ناپەرستین، بەرد ناپەرستین، مردوو ناپەرستین، زین و ناپەرستین، ئێمە ڕەب العالەمینە پەرستین. ئەوان کەوتنە ناو ئەو نەهامەتیە، دژمنانی دین لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوە ئەمڕۆ کەوتونەتە ناو هەرچی پەستی و نەنگی هەیە بێئەمری خوا، تاوان، شەڕ، کوشتن، بڕین، سوو خواردن، زینا بە ئاشکرا، هەرچی شتی پیسە، شزوزی جنسی و هاوڕەگەزبازی و هەموو ئەمانە ئەوەی لە ژووری نووستنە دەیکەن دەیخەنە دەرەوە، و هەروەها ئەوەی لە بینی پیا و ژنە ڕوئەدا بەیانی ئەکەن، و ئەوەی کەوا فیترە حەزی لێ ناکا لە مردارەوە بوو لە بەراز لەمانە هەموویان کرد، داواکەن ئەم خەڵکە بە دوایە نابڕوە. ئێستا لێرە خەڵکانێ دروست بووە بست بە بست بە دوایانە ئەڕۆن، هەنگاو بە هەنگاو بە دوایانە ئەڕۆن، لاساییان ئەکەنەوە، ئەوان چیان کردووە لێرەوە ئەکەن. ئەو تاتۆیە کە ئێستا هەیە بە شانوباڵی زۆرێک لە گەنجەکانی گەلی کوردەوە، من ناڵێم ئەهلی مزگەوت، من ناڵێم قورئان خوێنەکان، بەڵام ڕۆڵەکانی گەلی کورد هەموو مسلمانن، شانی باڵی سنگی هەمووی تاتۆ و خاڵە. ئەمە لەکوێوە فێر بوو؟ ئەمە لەوانەوە فێر بوو، لاسایی ئەوانە کاتەوە. ئەو سەر و ڕیش و قژ و ئەوانە لە چیوە فێر بوون؟ لەوە فێر بوون. نینۆکیان لەوە فێر بوون،
ئەم دەستکاری دەم و چاو و لوت و گوێ و ئەمانە لە کێوە فێر بوون؟ هەمووی لەوە فێر بوون. خۆ لە محەممەد المستەفاوە فێر نەبوون، خۆ لە قورئانەوە نەیانهێناوە، خۆ لە حەدیثی پێغەمبەرەوە نەیانهێناوە، هەمووی لەوە هێناویانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەگەر لە زەمانی زوو ئەوان ئەو تاوانانیان کردووە، مەسەلەن قەبری مردووەکانیان کردووە بە مزگەوت، کردویانە بە مەرقەد، بە دەوریا گەڕاون، ئایا ئەمە دروستە؟ نەخێر. ئێمە بەس یەک شوێنمان هەیە بە دەوریا بگەڕین، بەس کەعبە. بە دەوری مەرقەی پێغەمبەرا گەڕان دروست نییە. ماچکردنی بێشکە و پەنجەرەکەی دروست نییە، بەس دروستە سەڵاوی لێ بکەی، ئەسەلام عەلەیکە یا ڕەسوول الله، سڵاوی خوات لێ بێ پێغەمبەری خوا، بەڕاستی حەقت گەیان، تەبلیغ کردین، ئامۆژگاری کردین، ئەوە دروستە. ئەگەر ڕاستەکەی پێغەمبەرت خۆشەوێ صلی الله علیه وسلم، خۆت مەکتە بۆ پەنجەرەکەی پۆلیس بوو گێڕێتەوە دواوە بڵێ بیدعەیە و بگەڕێرەوە دواوە. لێرە لە کوردستان لە هەڵەبجە لێرە شوێنی بکەوە، وەک ئەو بژی، وەک ئەو بڕۆ، جلوبەرگت، پێڵاوت، خواردنت، خەوتنت، کڕینت، فرۆشتنت، دەوامت باوەک پێغەمبەر بێ، ئەوە خۆشەویستیە. ئەو هەموو حەفلە و ڕەقس و ڕاقیسە و شاجوان و ئەمانە لە کێوە هات گەیشتە کوردستان؟ لە کێوە گەیشتە سلێمانی و هەولێر؟ هەمووی لە فەرەنسا و بەریتانیا و ئەمریکا و ئەڵمانیا و لەوە هات گەیە ئێرە. ئێمە نان نییە میلەتەکەمان بیخوا کە سوکاری ئەنفال و کیمیاباران دایکە پۆپسپیەکان ڕەشپۆشەکان بە دەیان و سەدان دەفتەرە درێ بەو ئافرەتانە، بەو ڕاقیسانە، بەوانەی کەیان هێنن لێرە بۆ بەسەربردنی جەوێکی خۆشی کاربەدەست و دەوڵەمەند و لە خوا دوورەکان لە کاتێکا میلەتەکەیانەوە حاڵیەتی. لە هەموو شتێکە لاساییان کرایەوە. ڕۆژێک پیاوێک لە تەنیشتەوە دانیشتبوو لە مەجلیسێکە، ئەم وسیلەیەکی گەورەی لەدەستا بوو، زۆر گەورە بوو. وتم ئەوە ئاڵتوونە؟ وتی بەڵێ ئاڵتوونە. وتم حرامە برام. وتی بۆ حرامە؟ ئێ هەمە، ئەیتر بۆچی حرامە؟ وتم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ لە پیاوانی ئومەتی من هەڵقە و ئەم وسیلەی ئاڵتوون لەدەست بکە، ئەوە پشکۆیەکی ئاگرە لەدەستی کردووە. یەکێک لە سەحابە بابزانی تۆ وا نەزانی زۆر دەوڵەمەندی، یەکێک لە سەحابە لە مەدینە لە خزمەت پێغەمبەرا صلی الله علیه وسلم ئەڵقەیەکی ئاڵتوونی لەدەستا بوو. پێغەمبەری خوا فەرمی پێی حەزەکەی لە ڕۆژی قیامەتە خوا بیکا بە ئەڵقەیەکی ئاگر و بیکاتە و پەنجەتە؟ فەرمی نەوەڵا ڕۆحم بە قوربان و بێ. فەرمی لای بە، دایکەند و دای بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەر فڕەیدا. دوایی وتیان بە پیاوەکە، وتیان بڕۆ دێریوە. وتی شتێ پێغەمبەر فڕەیدا ئەڕۆم ئەیهێنمەوە. هەر کەس ئەیبا ئەیفرۆشێ و خەرجیەکە گەردنی ئازادێ. لەبەرەوەی پێغەمبەر فڕەیە و توێتی دروست نییە. ئەمەی لای من وازانی خەڵک لە نەبوونیە نیەتی دیکە، سەعاتەکەی ئاڵتوونە، نازانم چیەکەی قەڵەمەکەی ئاڵتوونە، نادێت. پیاوی مسلمان بەمە خۆی زل ناکە، بە پیاوەتی، بە شەهامەت، بە عیبادەت، بە کوردایەتی مەردانە بەوە خۆی گەورە ئەکا. جلوبەرگ ئافرەت ئەهێنن 50 ڕیزەکەن، لیژنە دانیشتووە، هەمووی ئەفەنی قەی و قۆڵ، فەحسی ئەم کچانەیەکەن، بزان کامیان سپۆرتە، کامیان جوانە، کامیان ڕۆشتنەکەی، جلوبەرگەکەی، لوتەکەی، چی گۆرانیەکەی. ئەمە پێڵێن عیلم، ئەمە پێڵێن هونەر، ئەمە پێڵێن عەقڵ، ئەمە پێڵێن حورمەت، ئەمە پێڵێن دین. زۆر حەیفە بەداخەوە. هەندێک جەژنیان داهێناوە هاتۆتە ناو ماڵەکان. بۆ نمونە ئەمڕۆ 14ی دووە، پێڵێن ڕۆژی ڤالانتاین، یعنی ڕۆژی خۆشەویستی. ئەم بەیانێش بە ڕێزێکی خۆشەویست تەلەفۆنی بۆ کردم، وتی مامۆستا دروستە لەم ڕۆژە گوڵێکی سور بکڕم بیدەم بە هاوسەرەکەم، زۆرم خۆشەوێ. وتم نە،
وتم ئەمڕۆ بۆی مەکڕە سبەینە بۆی بکڕە دوێنێ بۆ بکرایە ئەو ڕۆژەی کەوا عەقدی نیکاحەکەتان کرد ئەو ڕۆژە دیاری بکە لەو ڕۆژا بۆی بکڕە بەس ئەمڕۆ دروست نییە ئەمڕۆ لاساییکردنەوەی بێدینە لەبەرەوە هەر کەسێ با لەم وتارە گوێی لێبێ هەر گەنجێکی مسلمان تەلەبەی زانکۆیە تەلەبەی دکتۆرایە خۆی بە مسلمانە زانێ وتوێتی لا إله إلا الله محمد رسول الله هەر کەسێک هەر کوڕێ هەر کچێ خۆی بە ئیماندار و مسلمان بزانێ نابێ ئەم بەزمی ڕۆژی خۆشەویستی و گوڵی سوور گۆڕینەوە بەڕاستی ئەمە تەڵەیە کچی تێخەڵەتێنن کچەکان گوێتان لێم بێ دادەکانم خوشکەکانم برازاکانم خوشکەزاکانم ئەتان خەڵەتێنن ئەو گوڵە چەشەیە بەوە لە خشتە دەبن بەوە لە بار دەبن ئایا ئەو کەسانەی کەوا قەدەمخانی لەبزێڕین و حەبسەخانی نەقیب و ئەوانەی کەوا ئەو شاژنە گەورانەیان بوو ئەوەی دایکەکانی ئێمە و نەنکەکانی ئێمەیان بوو گوڵیان گۆڕیەوە نا بە حورمەت لە دەرگاوە چوونە ژوورەوە دایان لە دەرگای ماڵە باوکی وتیان گوڵێکتان هەیە هاتوونەتە خوازبێنی بە پێی شەریعەتی خوا بە پێی دەستوری خوا بمان دەنێ بۆ فلانە کەسی کوڕمان برامان کەسمان ئەوانیش ئەگەر مناسب بوو بێ یا وتیانە پەلەمان لێ مەکەن جوابتان لێ گێڕینەوە دوایی شایی کراوە لە شایەکە حورمەت بە خەرج دراوە ئاو هەموو شەریف و نەجیبەی ئێستا هەیە لە دنیا صلاح الدین ئەیوبی ابن صلاح شارەزووری مەولانا خالیدی نەقشبەندی مامۆسای مدەڕیس مامۆسا مەلا عوسمانی مفەسیر قازی محەمە و ئاو پیاوانە هەڵکەوتن لەو جۆرە خوازبێنیانە لەو جۆرە خۆشەویستیانە ئەی لەمانەی ئەمڕۆ چی هەڵەکەوێ من نازانم ئێوەزان بەس بۆتان باس دەکەم ئەمە لە چی هاتووە ئەم گوڵی سوور و ڕۆژی خۆشەویستی و کە نایە ناو ڤەلەنتاین لە چی هاتووە بۆ چواردەی دوو بۆچی هەموو ساڵێک لە چواردەی دووە زۆرێک لە جیهان ئاهەنگ دەگێڕن بە جەژنی خۆشەویستی یا پێڵێن جەژنی ڤەلەنتاین ئەوە ڕۆژێکە کەوا ئیحساسی خۆیانی تا دەرەبڕن بزانین لە چی هاتووە ڤەلەنتاین کێیە و بۆچی ئەم ناوەی هەڵگرتووە ئەمە گەڕێتەوە بۆ سەردەمی عەهدی ڕۆمانی دەوڵەتی گەورەی ڕۆما قیدیسێکیان هەبووە ناوی ڤەلەنتین بووە یعنی قەشەیەکیان نەبووە قەشەیەکی گاور مەسیحی ناوی ڤەلەنتاین بووە ڤەلەنتین لێرەوان نووسراوە ئەمە لە چەرخی سێهەمی میلادیە یعنی لە ساڵی 201 بەدواوە 200 ساڵ دوای حەزرەتی عیسا لەو کاتە ئەم قەشە ژیاوە لە فترەی ئیمپراتۆر کلاودیۆس دووەم پاشاکەیان ئاوا بووە اینجا لەو وەختە ئەم پاشایە ئەم ئیمپراتۆرە ئەمرێکی دەرکرد بوو ئەیود نابێ سەربازی جەیشی ئێمە ژنی هەبێ نابێ ئەوەی سەرباز بێ لە جەیشا بێ لە سوپا بێ لە پێشمەرگا بێ نابێت بۆ چونکە ئەیبینی ئەوانەی ژنیان نییە و مناڵیان نییە زۆرتر خۆ ئەگرن لە بەرەی جەنگ و جەنگاوەری باشترن لەبەرەوە ئەمری دەرکرد نابێ سەربازەکان ژنیان هەبێ هاوسەریان هەبێ و منعی کردن ئەم قەشەیە بەدزیەوە کچەکانی مارە بڕی لە سەربازەکان بەدزیەوە مارە ئەبڕی لێیان ئەی بار بۆ خۆی بڵێ جارێ دوان سیان پیان زانی گرتیان حکمیاندا حکمێکی زۆریاندا لە سجنە کچێک کە زیندانی کراو بوو پەیوەندی پێوە کرد ئەم پیاوە ئەم قەشەیە پەیوەندی پێوە کرد و خۆشەویستی لە بینیانە دروست بوو لەگەڵیان ڕێکەوت پاشا کە بەمەی زانی ئیعدامی کرد ئەم پیاوەی ئەدام کرد ئەم قەشەی ئەدام کرد ئەم ڕۆژی چواردەی دووە لە ڕۆژی چواردەی دوا بوو لەو ساڵانە ئەلەوە هاتووە قەشەیە ئەسحابە نییە قایدێکی کورد نییە باوباپیری ئێمە نییە اینجا سەرحێکی دروست نەکردووە میلەتێکی لە برسێتی ڕزگار نەکردووە خەریکی شتێک بووە خراپ بووە لەبەرەوە من داواکەم لە گەنجەکانمان
لە جوانەکانمان بە ئەم شتە تەرکەن، وازی لێ بێنن، بە دوایە نەڕوەن. وەکو عەرزم کردن خۆشەویستی لە بەینی کوڕ و کچە شەرعیە ئەگەر بە ڕێگەی خۆی بێ، لە بەینی ژن و مێردا حتا بەهەشت هەرە بێ بەردەوام بێ. بەڵام بە درۆکردن و بە چوتەکردن و بە دەستبڕین خۆشەویستی ناڕواتە سەر. بۆیە من تکاکەم خۆتان پارێزن لەم بەزمە، لاساییان مەکەنەوە، ئەوەی لاساییان بکاتەوە وەک ئەوان وایە. من تشبه بقوم فهو منهم. هەر کەسێ خۆی بچوێنێ لەگەلێک لە نەتەوەیەک ئەوە لەوانە، وەکو ئەوانە حسەبی ئەوانی بۆ ئەکرێت. لەبەرەوە تکاکەم ڕجاکەم با خۆمان پارێزین لەو دەرد و دیاردەیە، لەو نەهامەتی و مصیبەتەی کەواڕووی کردووەتە وڵات و میلەت و مەملەکەتمان. خۆشەویستی ماڵی زۆر کەسی کاول کرد. خۆشەویستی درۆی ناڵێم، خۆشەویستی ساختاڵێم، خۆشەویستی ئەگەڵێم ئەسڵی نییە. کچەکە بە دوو قسەی سافلوف دەریان کرد لە ماڵ، پەنجەیان کرد بە پەنجەیە، بردیان بۆ بازار، بردیان بۆ سینەما، بردیان بۆ پارک، بردیان بۆ مەلەوانگە، دەی تاوەی گەرەکیان بوو کردیان، دوای کردیانە حەوشەکەی ماڵی باوکی. یا برایەکی کوشتی بە عنوانی ئەوەی ئێوە شەرەفی پارێزێکا، کەەوە غەڵەتە. خوشکەکە، کچەکە، دایکەکە، هەر کەسێکە، حتا تووشی زینایش بێ، بۆی نییە باوکەکەی بیکوژێ، براکەی بۆی نییە بیکوژێ، کوڕەکە بۆی نییە دایکی خۆی بکوژێ، برا بۆی نییە نازانم کەسی خۆی بکوژێ، بۆی نییە. ئەگەر مەردی پێش ئەوەی دووچاری ئەوە بێفریایکەوە مەوەڵە، ئەگینا توش بوو نابێ بیکوژی. شەڕە ڕێگەی داناوە، بەرنامەی داناوە. غەسل العار لە ئیسلامە درۆیە، ئەوە نییە لە ئیسلامە. ئەوەی کە کردویانە وەڵام من بۆی شەرەفی خۆم بسێنمەوەی عایلەکەم ئەڕۆم ئەو کابرای تەعادای کردووە لە خوشکەکەمەی کوژم و خوشکەکەمە کوژموانە، هیچی وان نییە لە دینە نەمان بینیوە. ئەمە وریابین با پێش ئەوەی کەوا پێسەکە دوو لە ڕێەوە سەگ بیفڕێنێ فریاب بکەوین، مەحکەمی کەین، پەرژینی کەین کچەکانمان، خوشکەکانمان، دایک و کەسەکانمان. خوای گەورە لە گوناهی من و ئێوەش خۆش بێ، عاقبەتمان خێرکە، ئیسلاحی حاڵمان کە، خوای لە هەرچی پەتا و دەرد و دیاردەی پیزێبمان پارێزی، هیدایەتی گەنجەکانمان بی، هیدایەتی کوڕ و کچەکانمان بی. خوای زەواج و هاوسەرگیری حەڵاڵ شەرعی ڕەسەن بە دین بە ئوسوڵی کوردەواری لە ناومانە پەرەتێ بدەیت. خوای هیدایەتی گەنجەکانمان بی بۆ دامەزراندن، بۆ بوون بە خاوەنی ماڵ، بۆ بوون بە باوکو و دایک. خوای لە نەخۆشەکانمان شیفا بدەیت، خوای هەموو نەخۆشەکانمان شیفا بدەیت، لە مردوەکانمان خۆش بی، ئیسلاحی حاڵمان بکەی، سەرکەوتوو سەرفەرازمان بکەی. خوای لە زوڵمی زاڵمانمان پارێزی، خوای لە زوڵمی زاڵمانمان پارێزی، خوای گەلانی ژێر لەسەر ڕزگار کەی، خوای گەلانی مەزلومی وەکو کورد و فەلەستین ڕزگار کەی. 15 مانگ و 19 ڕۆژ ئیسرائیل و هەموو ئەوروپا و ئەمریکا دایان لەگەلی غەزە و خەڵکی فەلەستینی داماو. 15 مانگ و 19 ڕۆژ وتیان تەختی ئەکەین، لە ناویان نەبین، واکەین واکەین واکەین. شارەکەیان وێران کرد، خەستەخانەکانیان ڕووخان، مزگەوتەکانیان ڕووخان، مناڵ و بێتاوانیان کوشت، بەڵام نەیانتوانی یەک دانە سەرباز و مجاهیدی حەماس بگرن، نەیانتوانی، نەشانتوانی کەس ڕزگارکەن لە گیراوەکانی خۆیان. ئێستا تازە لالۆم هەڕەشەیەکە ئەڵێ ئەیکەم بە جەهەنەم. کورە تۆ کردو بە جەهەنەم، لەوەی نوێمە ئەوە لە ناو ئاگرا و گوڵانە سەوز بوون، ئەوە ئاگرەکەی حەزرەتی ئیبراهیم بوو، نەسووتان تازە خەریکی چیت. لەبەرەوە با نەترسین، با نەترسین. خوای گەورە پەروەردگار لە هەموو کەسێک گەورەترە، خوا لە سوڵتان مەحموود گەورەترە. من لە ڤیدیۆیەکە لەوە چێ زۆربەتان دینی بێتان، زۆربەی زۆری ئەوانەی فەیسبووکیان لێ دینی وانە. ئەم ترامپەی تازە بوویەوە بە ڕئیسی ئەمریکا لە شوێنێک هاوتارەدا، یەکێ لەو لاوەڵێ ئەڵڵاهو ئەکبەر، یەکسەر شڵەژی ئەکەوێ باوەشی تیاکەن ئەیگرن، ئەڵڵاهو ئەکبەرێک، نە قومبەلەی زەڕەیە، نە ساروقی عابر القاراتە، هەر بە ئەڵڵاهو ئەکبەرێک. کابرا خەریکە لە هۆشی خۆیەتێ. لەبەرەوە با زۆر نەترسین، ئایکا بە جەهەنەم یان نایکا کەیفی خۆیەتی، بەڵام زوڵمێکە، عارێکە، حتا دنیا لە کۆڵیان نابێتەوە. خوا لە گوناهی من وێش خۆش بێ، خوا إصلاحی حاڵمان کە. أقول قولي هذا واستغفر الله ولي ولكم ولسائر المسلمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.